بناوی خوای بەخشندە و میهرەمان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵای خوای گەورەتان لەبێ داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەتی هەموو لایە قبول بکات ڕۆژەکانتان قبول ببێ ئینشاءالله سەدەقە و خێرەکانتان قبول ببێ. خۆشەویستان دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە شاری کەلار هەڵدەستێ بە دابەشکردنی 150 سەبەتەی خۆراکی بەسەر خانەوادەی هەژار و منداڵی بێباوک و کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئەوەی کە دەبینن لە پشتمانەوە خەڵکانێکی خاوەن پێداویستی تایبەتیان تێدایە منداڵی خاوەن منداڵی بێباوکیان تێدایە و خەڵکانێکی هەژاریەک کە زۆر کەسیان بڕستی لێ بڕێون ببینن کە لە دابەشکردنی خۆراکەکە و فەرمون لەگەڵمان بن گوێبیستی وتەی خۆیان بن. من پێشەکی دەستخۆشی لە جەنابتانەکەم دەستخۆشی لە ئەو کەسانەی دەکەم کەوا هاوکاری فەقیر و هەژار و سەرمە فەقیران و دەستکوتانەکەن. من وەکو خۆم بۆ خۆم کابرایەکی دەستکوتم هەر مەکری خان ماگانە کری ئەدەم من مەمنونی ئەم خێرخوازانم کەوا هاوکاری فەقیران و هەژارانەکەن داواکارم لە خوای مەزن و تاقوتەنها و بێشەریک و بیاوتا ئاوەها هەموو کەسێ وەکو ئەمان چەو لە ئەمان بوڕێت و هاوکاری فەقیر و هەژاران بکات. زۆر پێویستە بۆم زۆر جێ خۆیت و دەستیان خۆش و دەستخۆشیان لێ یەکەم لەبەرەوە لە کاتێکی چاکە پێ تەوزیعیان کردم خۆراک دوای ئەوە ئەم بەرنامە ئەمە هەر سەبەتەی خۆراک نییە یعنی ئەمە چەندین جار ئەمانە لە ڕێکانی ترۆ وەکو نەوت وەکو پارە وەکو خەستەخانە وەکو ئەملاوەدا هاوکاری خەڵکن و یارمەتی خەڵکە دەن هەر ئەمە نییە هەرم سەبەتە نییە. و داواکارمش لە خوای گەورە لەو برایە ڕازی بێ کە ئەم سەرەتای بیدایی ئەم مانگە ئەم دەروە خێرەوەی بۆ ئەم برا بسڵمان و خوشک بسڵمانان و فەقیر و هەژارانە کردێتەوە کە بە سەبەتە خۆراکێک بێت ئایا مەبلغی پارە بێت بۆ هەژار و بۆ فەقیر و بۆ پێداویستی و بۆ ئەوەی کەنیەتی هەمومان چامان لە دەستی خوای گەورە و ئەو برایە کە سەرمایەدارن و خوا پێداون و کە دەستیان لە ڕێی خوای گەورەیە خوای گەورەی ئینشەڵڵا هەمیشە بۆ خاتر ئەم مانگە پڕخێر و بەرەکەتە هەزاران جار شوێنی بۆیان پڕۆ بکات و خاوەن پێداویستی تایبەتم موشەکەم مانگی 150,000 و پێویستمان وە هاوکاری و چت هەیە و ژیانی پێ ناڕاتە ڕێوە 150,000 دینار داوا ئەکەم لە هەموو خێرخوازان یارمەتی بەرنامەی بەخشین بدەن و ئەوانش لە ڕێگەی ئەوانش و هاوڵاتیان و فەقیر و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت و هەتی و بێباوکان و ئەوانەی کە پێویستیان و هاوکاریوە ئەمان هاوکاریەکە ئەگەیەنە دەستی و داوا ئەەکەین لە هەموو خێرخوازان لە هەر وڵاتێکن کە ئەوەی حەزیان لە بەخشینەوە ببەخشن دڵنیا و یارمەتی بەرنامەی بەخشین بدەن هاوکاریەکانیان ئەگایەتە جێ خۆی و ئیشەڵا جێ خۆی ئەگرێ بۆیان و خوای گەورە لیان قبول کات و شەرافەتی ئەم مانگی ڕەمەزانە لیان قبول بکات. داواکارین لە هەموو دەوڵەمەندەکانی کەلار هەموو شارەکانی تریش هاوکاری بەرنامەی بەخشین بکەن
دڵنیاون هاوکارەکان ئەگەێتە جێی خۆی ئینشاءالله. لا کاکە گیانی ئەمە 5 سەر خێزانین و پیاوەکەم 5 ساڵە جەڵدە لێی داوە لە بانی جێوە هیچ موچە ئێکمانی ئەوەی خێرخواسە هاوکاریمان نەکات و ئەم بەخشینە هاوکاریمان نەکاو ئەم خەڵکی بەخشینە و خەڵکی فەقیریان نەکەوێتە بیر هاوکاری ئەمە نەکەن ئێمە هیچ داهاتێکمان نیە. ئێوارە جەرەسیان بۆمان کرد وتیان سەبەتەیەکی خۆراکی بۆ ڕەمەزان بۆتان دابین کریا زۆر خۆشحاڵ بووین زۆر دوعای خێرمان کرد بۆ کەسانەی ئێمەی کەوتووە بیر و ئێمەی نووسی و هاوکاری ئێمە ئەکاو. بەخوا من ئێوارە ئەو خەبەرم پێدراوتم خوایگیان من داواکاریم کرد لە تۆوتم ئەم ڕەمەزانە من چی بکەم خوایگیان منت خستە بیری ئەم خەڵکی خێرخوازی ناو بەخشینە و ئەم برادەرانەی کەلار هەنە دەستگای بەخشینە و ئێمەیان کەوتووە بیر خوای گەورە پاداشتیاندا. سپاس بەخوا ئەمڕۆ لە نووسینگەی بەخشین لە کەلار توانیمان 150 خانەوادەی فەقیر و هەژار و بێنەوە بەسەر بکەینەوە بە سەبەتەی خۆراکی لە مانگی بۆ مانگی ڕەمەزان. بە دەستگای بەخشین کۆمەڵێک پرۆژەی ڕاگەیاندووە یەکێک لە پرۆژەکانی سەبەتەی خۆراک بووە و خانووکردن بۆ هەتیوان و عەرەبانەی کورسی شەحن و ماتۆڕی سێتایە و داواکارین لە خێرخوازان و خێرۆمەندان بێن بەدەمانەوە بۆ ئەوەی بتوانین وەکو ساڵان پرۆژەکانمان کە ڕامان گەیاندووە بە پایانی بگەێنین و بە تایبەتی دەبەری گەرمیان هەژار و نەدارێکی زۆری تایە و داواکارین لە خێرۆمەندانی سنوورەکەمان پلانمان هەیە کەوا ئەم ساڵ خەڵکێکی زۆر بەسەر بکەینەوە و داواکارین زیاتر بێن بەدەمانەوە لە مانگی ڕەمەزانە و دەستکراوە بن. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان دابەشکردنی 150 سەبەتە خۆراکی بوو لە شاری کەلار. خۆشەویستان ئەوەی شایانی وتنە ئەو سەبەتە خۆراکانی کە ئێوەی بەڕێز و خۆشەویست نردبووتان بۆ ماڵە هەژار و نەدار و منداڵی بێباوک ئەمڕۆ لێرە 150 سەبەتەی لێ دابەشکرا. ببەخشە تاکو خوای پەروەردگار پێت ببەخشێ و ئێمەش ئەو دەستا بین بەخشینەکانی ئێوە دەگەینە ناو سفرە و خوانی مناڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان.